ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لەگدانە و هەڵوێست لە خزمەتیەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆ ئێوەی دەخوێنمەوە. بابەتێکەمان بەناونیشانی دۆخی ئاڵۆزی جیهان لە پێناو ئەمریکادا. بەهرۆز ڕەوف ئەم بابەتی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات. لە ڕاستیدا ئەمریکا کاتێک جەنگی ئێرانی دەست پێ کرد بە هاوبەشی لەگەڵ ئیسرائیل لەسەر بنەمای استراتیژی جەنگی ناوچەی بۆ هەر لایەک بووە و درێژکراوی جەنگی رووسیا و ئوکرانیایە. واتە شەڕی ئوکراین و رووسیا بۆ هاوپەیمانە ئەوروپیەکان، شەڕ و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆ هاوپەیمانیەکانی لە وڵاتانی کەندا و ئیسرائیل، دروستکردنی ئاڵۆزی و ململانێ لە ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ هاوپەیمانەکانی لە کۆریای باشوور و ژاپۆن ئامانج بووە لە هەمبەر چین. استراتیژیە گەورەکە ئەوەیە ئەمریکا پاشەکشە بکاتەوە بۆ ناو نێوەگۆی ڕۆژئاوا. ئەمە شتێکە پێی دەوترێت دکتۆرینی ترەمپ کە تێیدا کۆنتڕۆڵی تەواوی بەسەرنەتەوەکانی نیوەگۆی ڕۆژئاوادا هەبێت، لەوانەش ڤەنزوێلا، کوبا. لە دوای کوبا پاشان دەتوانین وێنای ئەوە بکەین کە ئەمریکیەکان کەنەدا، گریلاند، مەکسیک، کۆلۆمبیا بە ئامانج بگرن. ئەمە بەشێکە لەو پرۆژە گەورەیە کە دەیەوێت کە قەڵایەک بۆ ئەمریکا دروست بکات و پاشان جیهان بەهۆی درێژە پێدانی ململانەکان پەلکێشی جەنگ بکات. استراتیژی ئەمریکا بەرامبەر وڵاتی چین درێژخایەنە. دەیەوێت قورسایی و قوڵایی استراتیژی خۆی بەڕووی چیندا چڕ بکاتەوە. وەزیری بەرگری ئەمریکا پیت هیگس لە کۆنفرانسی ئاسایش و بەرگری کە لەم چەند ڕۆژەدا ڕێکخرابوو لە وڵاتی سنگافور ئەمەژەی بەوەدا پێویستە لە هەمبەر هەڵکشانە سەربازیەکانی چیندا کەم تەرخەم نەبین، کەواتە کورت و پوخت. ئەوەی ئەمریکا پلانی بۆ داناوە بەردەوامبوونی ئاڵۆزی و ململانەکانە لە جیهاندا هەتا بتوانێت ببێتەوە بە پۆلیسە جیهانیەکەی پێشتر و ڕێ لە فرە جەمسەری و دوو جەمسەر بگرێت بۆەوەش بۆتە زەحمەتێکی قورس، چونکە پێی وایە هەڵکشانی چین هۆکارە سەرەکیەکەی ئەو دۆخە ئارامی دوای جەنگی ساردەکە لە جیهانی تاک جەمسەریدا هەبوو دەرگای گەورەبوونی بەڕووی چیندا کردەوە. لە گرژی و ئاڵۆزیەکان چی فێربووین کە هەڵەی مێژوو دووبارە نەکەینەوە؟ یەکەم کتێبی شۆڕژگەڕانە کە خوێنمەوە ژیاننامەی چێ گیڤارا بوو. ئەوەی زیاتر لە هەر شتێک سەرنجی ڕاکێشام ئەو ڕاشکاییە بوو کە لە سەرەتای کتێبەکەدا باز لە هەڵە و کەم و کوڕیەکانی خۆی دەکرد. لەو کاتەدا فێر بووم کە مرۆڤی سەرکەوتووەوە نییە کە هەڵە ناکات، بەڵکۆوەیە کە هەڵەکانی خۆی بناسێت و لێیان فێر بێت. چ لێ دەشتەکانی خۆیدا لە جیاتیەوەی خۆی وەکو پاڵەوانێکی بێ هەڵە و کەم و کورتی پیشان بدات، زۆر جار باسی لە بڕیارە هەڵەکان، خەمخۆریە ناتەواوەکان و هەڵوێستە هەڵەکانی دەکات. ئەوەی لەوە فێربوومەوە بوو کە هێزی شۆڕژێڕی لە ئازایەتی دانان بە هەڵە و هەوڵدان بۆ ڕاستکردنەوەیدایە. بۆیە هەمیشە پێم وایە ئەو کەسەی ناتوانێت هەڵەکانی دوێنێ خۆی ببینێت ناتوانێت ڕاستیەکانی ئەمڕۆژ ببینێت. هەروەک چێ لە ژیانی خۆیدا دانی بە هەڵەکانی دانا، ئێمەش دەبێت لە لێکدانەوەی ڕووداوە سیاسیەکاندا ئازایەتیەوەمان هەبێت ئەگەر هەڵەمان کردو دانی پێدا بنین، نەک ئەوەی بە هەر نرخەیەک هەوڵی سەلماندنی بۆ چوونی خۆمان بدەین. مێژوو لەوانە فێر نابێت کامیژە خۆیان بە حەق دەزان، بگرە لەوانە فێر دەبێت کە ئازایەتی گۆڕینی خۆیان هەیە. ئێستا کاش دەمێت بچمە سەر ناوەڕۆکی ئەم بابەتە و کاشیکردنەوەیەکی سادەیە بۆ ئاڵۆزی و قەیرانی شەڕی ناوچەکە. بە پرسیارێک دەست پێ دەکەم ماخۆ چی فێربووین لەو ئاڵۆزیانە لە ماوەی ئەم هەموو قەیرانە جیهانی و ناوچەیەدا کە من زیاتر تشک دەخەمە سەر ململانەی نێوان ئیسرائیل، ئەمریکا و ئێران. دەبینین دەیان لێکدانەوە هەزاران بۆ چوون خراونەتە ڕوو. کەسێک چاوەڕوانی ڕوخانی کۆمەری ئیسلامی دەکرد، کەسێکی تر باز لە شەڕی جیهانی دەکرد و هەندێکیش بە هەر موشکێک کە بەرەو ئیسرائیل دەچوو شادیان دەکرد و هەندێکی تریش بە هەر هێرشێکی ئیسرائیل بۆ سەر ئێران دڵخۆش دەبوون. بەڵام من پێم وایە لە نێو ئەم هەموو هەراهوریایەدا تەنها یەک لێکدانەوە توانی ئەزمموی خۆی لە لێکدانەوەی ڕووداوەکاندا تاوەکو ئێستا پێکا بێت. ئەویژە و لێکدانەوەیە کە دەیگوت نابێت چاو لە ئەمریکا و ئیسرائیل بکرێت وەکو هێزی ئازادی، ئاشی و دیموکراسی هێنەر، هەروەها نابێت چاو لە کۆمەری ئیسلامیش بکرێت وەکو هێزی دژە ئیمپریالیزم و قوربانی. چونکە سادە و ڕەوان و وستانایە هەموو لایەک بزان ئەم وڵاتانە لە ناو پەیڕەوی سیستەمێکی سەرمایەداریدا کار دەکەن، سیستەمێک کە لە بنەڕەدا بەرژەوەندی ئابووری، دەسەڵات، بازاڕ و هێژمونی سیاسی بۆی گرنگترە لە هەر دروشمێکی تر و ڕەوا. بۆ ئەوان ستانایە ئەگەر هەڕەشەی شەڕی گەورە و سڕینەوەی شارستانی بکەن، چونکە لە ئەو هێزانەدا یاخود هەستی خۆپەرستی و نێرجستی باڵا دەستە و بەشێک لەو هەڕەشانەشیان جەنگی دەرونی و ترساندنی بەرامبەرە بێگوێدانە ڕای گشتی و خەڵکی ناوچەکە.
هەروەک هەڕەشەکانی ئیسرائیل و ئاگەر تێبەردانی ئێران و گروپە میلیشیەکانی لە ناوچەکە و تازەترین هەڕەشەش ترەم کە دەڵێت ئێران هێلیکۆپتەرێکی ئەمەی خزۆتە خوارە و هەڕەشەی هەڵگرتانەوەی شەڕ دەکات. سوپای پازارانیش وە بە هەمان شێوە. لەم قۆناغی ئێستادا دەبێت هەموو لە بزانن ئەگەرەکان تەنیا بۆ شەڕی سنووردار کراون، بۆیە کاتێک ئاڵۆزیەکان ئالۆزییان خۆڵقاندووە و مامەڵی ئاگر بەستە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕازدا دەکەن زۆر جارنا هەمیشەیی بە پێی بەرژەوەندی خۆیان بڕیار دەدەن، نەک بە پێی بەرژەوەندی خەڵکانی ناوچەکە بەگشتی. لە دیدی من کۆتایی ئەم قەیرانە هەرچیەک بێت خاڵی گرنگ ئەوە نییە کە کێ براوە یاخود کێ دۆڕاوە، ئەوەی گرنگە ئەوەیە کە خەڵکی ئێران، کوردستان و ناوچەکە نەبنە سیبل و قوربانی کێبڕکەی دەسەڵاتی زلهێزەکان. هەڵەیەکی گەورەی سیاسیەوەیە کە چارەنووسی خەڵک ببەسرێتەوە بە سەرکەوتنی ئەم دەوڵەتە یاخود ئەو دەوڵەتە. و لێرەدا من پێم وایە هێزی گۆڕانکاری لە خوارەوە دێت بە موشک و بۆمبەکانەوە مافی چارەنووسی خەڵکان، ئازادی، یەکسانی، ژیانێکی باشتر نایەت. ئەوە بە خەباتی خەڵک با ڕێکخراوبوونی کرێکاران بە جوڵەی جەماوەری و بە دروستبوونی ئەڵتەرناتیڤی سیاسی دێت، ئەڵتەرناتیڤێک کە لەسەر هێزی خەڵک و زەحمەتکێشان بۆسێت و نە بە پشتبەستن بە دەوڵەت و هێزە دەرەکیەکان. هەر بۆیە پێم وایە ئەرکی هەر کەس و لایەنێک ئۆپۆزیسیۆنێکی بەرپرسیار ئەوەیە بەرژەوەندی خۆی ببەستێتەوە بە بەرژەوەندی خەڵک، نەک بە بەرژەوەندی دەوڵەتان، چونکە بەڕاستیەوە نیشانەی ئیفلاسبوونی سیاسیە. سیاست ئەوە نییە کە هەمیشە لە شوێنی براوەدا بوەستیت، سیاست ئەوەیە کە لە شوێنی دروستدا بوەستیت. بەداخەوە بۆ هەندێ لایەن مزایدەی سیاسی لەسەر نەفەسی خەڵک ئاسانە، بەڵام بەڕاستی پاراستنی سربەخۆی سیاسی و بڕابن بە هێزی جەماوەر کارێکی قورسە. بەڕاستی مێژوو هەمیشە گەورەترین مامۆستایە، کەسێک کە لە مێژوو فێر نەبێت ناچارە هەمان هەڵەکان دووبارە بکاتەوە. بۆیە پێشەوەی شادی بۆ موشکێک بکەین یان خۆمان ببەستینەوە بە سەرکەوتنی ئەم هێزەیانە و هێزە، باشترە بپرسین ئەم هەموو ڕووداوانە چیان بۆ خەڵکی یاسایی پێیە، چونکە لە کۆتاییدا ئەوانن نرخە ڕاستەقینەکەی دەدەن. لە قەیرانی سوێسەوە بۆ جەنگێران گۆڕانکاری لە هەژمونی جیهانیدا توانە محەممەد نووری ئەم بابەتەی نووسیوە بەم جۆر دەست پێ دەکات. مێژووی ڕووداوە نێودەوڵەتیەکان پڕە لەو ساتە گرنگانەی کە دەبنە هۆی گۆڕینی هاوکێشەی هێز لە جیهاندا. قۆناغێک کۆتایی پێدەهێن و دەرگا بەڕۆی سەردەمێکی نوێدا دەکەنەوە. قەیرانی کەناڵی سوێز لە تشرینی یەکەمی ساڵی 1956 زانی نمونەیەکی زۆر ڕوونی ئەم گۆڕانکاریە بوو. لە ڕاستیدا ئەم قەیرانە تەنها ڕووداوێکی لە ناکاو نەبوو، بەڵکو کۆتایی ئەو پرۆسە مێژوویە بوو کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەستی پێکرده بوو. جەنگە گەورەکە هێزی ئاوری و سەربازی بەریتانیا و فەڕەنسای وەکو زلهێزە کۆنەکان پەک خستە بوو و ڕێگەی بۆ هەژمونی ئەمریکا خۆش کرده بوو. قەیرانی سوێز تەنها ئەو ڕاستی بە فەرمی بۆ جیهان ڕاگەیان کە ئیتر بڕیاردەری یەکەم لە جیهاندا واشنگتۆنن، نەک پایتەختە کۆنەکانی ئەوروپا. ئەمڕۆ لە حوزەیرانی 2026 زاینەی جیهان لە نێوەڕاستی جەنگێکی گەورەدایە لە دژی ئێران کە لە کۆتایی مانگی شوباتی ئەم ساڵەوە هەڵگیرساوە. پرسیارە سەرەکیەکەش لێرەداوەیە ئایا ئەم جەنگە دەبێتە ساتەوەختی سوێز بۆ ئەمریکا؟ ئایا ئەمە کۆتایی بۆ هەژمون و دەسەڵاتە ڕەهایە دەهێنێت کە هەژدێ لەمەوبەر دوای جەنگی جیهانی دووەم دەستی پێکرد؟ زۆرێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئاڵۆزیەکانی ئێستا نیشانەی گۆڕانکاریی گەورن لە ڕێبەرایەتیکردنی جیهاندا. لە 26 تەموزی 1956 جەمال عەبدولناسر سەرۆکی و کاتەی میسر بڕیاریدا کەناڵی سوێز خۆماڵی بکات. ئەم بڕیارە بڵێن بووە هۆی ئەوەی بەریتانیا، فەڕەنسا و ئیسرائیلیش لە 29 تشرین یەکەمدا هێرشێکی سەرباسی بەرفراوان بکەنە سەر میسر. هەرچەندە هێرشەکە لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو بوو و هێزەکان توانیان ناوچەکە بگرن، بەڵام لە ڕووی سیاسیەوە تووشی شکستێکی گەورە بوون. هۆکارەکەش فشاری توندی نێودەوڵەتی بوو، بەتایبەت کاتێک ئەمریکا هەڕەشەی فرۆشتنی پشکەدارایەکانی بەریتانیای کرد. ئەمەش بووە هۆی دابەزینی بەهای پاوەند و زیانی دەیان ملیۆن پاوەندی بە ئابووری ئەو وڵاتە گەیاند. قەیرانی سوێز تەنها کۆتایی پێهێنانی ڕۆڵی بەریتانیا و فەڕەنسا نەبوو، بەڵکو چەسپاندنی فەرمی ڕابەرایەتی ئەمریکا بوو بۆ جیهانی ڕۆژاوە. واشنگتۆن نیشانیدا کە چیتر هیچ بڕیارێکی گرنگ بەبێ ڕەزامەندیە و نادرێت. دوای ئەم قەیرانە ئەمریکا لە ساڵی 1957 زاینی تێزی ئایزنهاوەری ڕاگەیان کە بەپێی ئەم تێزە ئەمریکا ئامادەی خۆی نیشاندا بۆ یارمەتیدانی هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕوبەڕووی مەترسی کۆمونیزم ببێتەوە. بەمەش ئەمریکا بۆشایی هێزی لە ناوچەکەدا پڕ کردە و بووە پارێزەری سەرەکی بەرژەوەندیەکانی ڕۆژئاوا.
لە 28 شوباتی 2026 زایانیدا ئەمریکا و ئیسرائیل زنجیرەیەک هێرشی ئاسمانی زۆر بەرفراوانیان کردە سەر بنکەی ئەتۆمی و سەربازیەکانی ئێران لە وەڵامدا بە زیاتر لە 500 موشک و درۆنی پێشکەوت و هێرشی کردەوە سەر ئیسرائیل و بنکەکانی ئەمریکا لە کەنداو. لە هەمووشی گرنگتر لە 4 ئازاری 2026 زایانی ئێران گەروی هورمزی بە تاواتی داخست. ئەم بڕیارەیە بووە هۆی پچڕانی دابینکردنی 20 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا کە دەکاتە نزیکەی لە 120 هەموو ئەو نەوتەی جیهان کە بەکاری دەهێنێت. ئەمە شۆکێکی قورس بە ئابووری جیهان گەیاندووە نرخی نەوتیشی گەیاندە سەر $120 بۆ هەر بەرمیلێک. ئەم جەنگە نیشانیدا کە سەرڕای ئەوەی ئەمریکا خاوەنی بەهێزترین سوپای جیهانە بەڵام هاوسەنگیە نێودەوڵەتیەکان گۆڕانی زۆریان بەسەردا هاتووە. لێرەدا سێ گۆڕانکاری زۆر گرنگ دەبینین کە پێگەی ئەمریکایان خستوەتە مەترسیەوە. یەکەم لەرزینی متمانە بە ئەمریکا. سەرڕای تێچوویەکی سەربازی خەیاڵی کە بە ملیارەها دۆلار دەخەمڵێندرێت. ئەمریکا نەیتوانیوە ئاسایشی ڕێڕەوە ئاویەکان بپارێزێت. ئەمە ژوای کردووە زۆرێک لە هاوپەیمانەکانی واشنگتۆن گومان لە توانای پاراستنی ئەمریکا بکەن و پەنا بۆ بژاردەی تر ببن. خاڵێکی تر لاوەزبوونی پێگەی دۆلار وەک چۆن لە ساڵی 1956 فشار خرایە سەر پاوەنی بەڕیتانی لەم جەنگەدا فشارێکی زۆر گەورە لەسەر دۆلاری ئەمریکی دروست بووە. داخستنی گەروی هورمز کە ساڵانە بە بەهای 1.2 تریلیۆن دۆلار بازرگانی تێدا دەکرێت. وڵاتانی وەکو چین و رووسیا و گروپی برێکسی هانداوەکە خێراتر بەرەو بەکارهێنانی دراوی جێگرەوە هەنگاو بنێن و پشت لە دۆلاریش بکەن. خاڵێکی تر سەرهەڵدانی جیهانی فرەجەمسەر. پشتگیری ئاشکرا و ناڕاستەوخۆکانی چین و رووسیا بۆ ئێران نیشانی دەدات کە ئیتر سەردەمی تەنها یەک زلهێز کۆتایی هاتووە. جیهان ئێستا بەرەو سیستەمێکی فرەجەمسەری دەڕوات کە تێیدا هێزە ناوچەیەکان و زلهێزە نوێیەکان دەتوانن بەرەنگاری بڕیارەکانی واشنگتۆن ببنەوە، واتە ئەمریکا. کاتێک سەیری مێژوو دەکەین لێکچوونێکی زۆر لە نێوان هۆکار و ئەنجامەکانی ئەم دوو قەیراندا دەبینین. لە ساڵی 1956 کێشەکە لەسەر کەناڵی سوێس بوو، بەڵام ئەمڕۆ ململانەکان لەسەر گەروی هورمزن. لە کاتێکدا لە قەیرانی سوێسدا کۆنتڕۆڵکردنی ڕێڕەوی بازرگانی نێوان ئەوروپا و ئاسیا مەبەست بوو. لە جەنگی ئێراندا بابەتەکە پەیوەندی بە دابینکردنی وزەی هەموو جیهان و ئاسایشی ئەتۆمیشەوە هەیە. هەردوو ڕێڕەوەکە وەک خوێنبەری ئابووری جیهانوان و هەر پەکەوتنێک تێیاندا جیهان تووشی قەیران دەکات. گەورەترین جیاوازی لە ڕۆڵی خودی ئەمریکاشدایە. لە ساڵی 1956 ئەمریکا خۆی لە دەرەوەی هێرشە سەربازیەکە بوو، بۆیە توانی بە ژیری کێشەکە بەڕێوە بات و ببێتە سوودمەندیەکەم کە پێگەی خۆی بچەسپێنێت. بەڵام لە ساڵی 2026 زایانیدا ئەمریکا خۆی یەکێکە لە لایەنە سەرەکیەکانی شەڕەکە و زیان مندی یەکەمە لە ڕووی دارایی و سیاسیشەوە. ئەگەر جەنگی ئێران وەکو کۆتایی هێژمونی ئەمریکا ببیندرێت ئەمە کۆتایی پرۆسەکەیەکە چەند ساڵێکە دەستی پێکردووە. وەک چۆن جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1945 سەرەتای پرۆسەیەک بوو کە لە ساڵی 1956 واتە قەیرانی سوێز بە چەسپاندنی هێژمونی ئەمریکا کۆتایی هات. بە هەمان شێوەش جەنگی ئێرانی 2026 کۆتایی ئەو پرۆسەیە بەکشانەوە لە ئەفغانستان لە ساڵی 2021 زایانی دەستی پێکردووە. ئەم پرۆسەیە نیشان دەدات کە چۆن ئەمریکا لە ڕێبەرایەتیکی ڕەهاوە بەرەو پاشەکشەیەکی هێواش ڕۆیشتووە. بۆیە ئەگەر قەیرانی سوێز وەکو بڕوانامەی لەدایکبوونی هێژمونی ئەمریکا تەماشا بکرێت ئەوە جەنگی ئێران خاڵی کۆتایی و پرۆسەیە پاشەکشەیەشە کە جیهان بەرەو فرەجەمسەری دەبات. مێژوو بە تەواوەتی خۆی دووبارە ناکاتەوە، بەڵام وانەکانی هەمیشە ڕوونن. قەیرانی سوێز نیشانیدا کە چۆن زلهێزە کۆنەکان ناچار دەبن جێگەی خۆیان بۆ هێزە نوێیەکان چۆڵ بکەن. هەرچەندە ئەمریکا هێشتا خاوەنی هێزێکی ئابووری و سەربازی گەورەیە و بە ئاسانی پاشەکشە ناکات. بەڵام جەنگی ئێران لە ساڵی 2026 زایانی سەلماندی کە کۆنتڕۆڵی ڕەهای واشنگتۆن بەسەر جیهاندا درزی تێکەوتووە و جیهانێکی نوێش لەدایک دەبێت. ئەگەر لە ساڵی 1956 زایانی کەناڵی سوێز سەرەتای جێگیرکردنی سەردەمی هێژمونی ئەمریکی بوو بێت، ئەوە لە ساڵی 2026 زایانیدا گەروی هورمز بووەتەوە شوێنەی کە ئەو هەژمونە ڕوبەڕووی گەورەترین ئاڵنگاری مێژووی خۆی دەبێتەوە. گۆڕانکاریەکان خێران و جیهان چیتر ئەو جیهانە نییە کە تەنها یەک دەنگ بڕیاری تێدا بدات. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەمجاری بەرنامەی لێکدان و هەڵوێز بوو. هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بوو بێت. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بوون. تاوکو بەرنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.